سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. ئێستا و ساڵانە 15 ملیار دینار لە داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان دەڕوات بۆ وڵاتی وەکو تورکیا بۆ ئەوەی کتێبی منهەجی وەزارەتی پەروەردە ساڵانە لەو وڵاتە چاپ بکرێ. پێشتر باس لەوە بوو پێش قەیرانی دارایی نزیکەی 50 ملیۆن دۆلار لە داهاتی ئەم هەرێمی کوردستانە چۆ بۆ وڵاتەکانی وەکو تورکیا و لوبنان لەوێ کتێبەکان چاپ کراون. ئێرێش چاپخانەکەی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمە وەکو وەستا و دیارە زۆربەی ئامێرەکان لە کار کەوتون و پێویستی بە نۆژەنکردنەوە هەیە. کارمەندەکان باز لەوە دەکەن پێویستیان بەوەیە ئامێری نوێتر بێتە چاپخانەکەیان بۆ ئەوەی ئەوانیش دەست بەکار بن و لە دەست بەتاڵی دەربازیان ببێ. پرسێکی دیکە لەم بەرنامەیە باسیەکەین ئەویش چاپخانە ئەهلیەکانن. ئەوان دەڵێن کتێبی وەزارەتی پەروەردە بەوان نادرێ ئەگەر نادەتوانن با کۆڵەتێکی باش و بە نرخێکی گونجاو کتێبی وەزارەتەکە چاپ بکەن و ئەو پارەیەش نەڕواتە دەرەوەی وڵات. لەسەر ئەم پرسە گرنگە لە بەرنامەی بنکۆڵی ئەم جارە لەگەڵمان بن. هەرکە هاتمە ئێرە وتیان وێنەی چی دەگرن. ئامێرەکانمان داپۆشیوە. ئێرە چاپخانەکەی مێژووی شارستانی شار و هەرێمێکە، چاپخانەی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان. لە دوای بەیاننامەی 11 ئازاری 1970 بە مەبەستی چاپکردنی پەرتووکی خوێندن بە زمانی کوردی بڕیاری دامەزراندنی دراوە و لە ساڵی 1970 کارەکانی تاو بووە. بەپێی راپۆرتێکی دیوانی چاودێری دارایی هەرێمی کوردستان کە بە فەرمانی ژمارە 1155 لە ڕۆژی 22/1/2015 دەرچووە دەڵێ زۆربەی ئامێرەکانی ئەو چاپخانەیە کە لە کاتی خۆی ڕێکخراوی یونسێف دابینی کردبوو کۆن بوون و توانای کارکردنی جارانیان نەماوە. لە پێشتریش وەزارەتی دارایی لە نێوان ساڵەکانی 2007 تا وەکو 2013 بڕی 7 ملیار و 788 ملیۆن دینار بۆ گۆڕینی ئامێرەکانی چاپکردن و پەرەپێدانی کاروباری چاپکردنی چاپخانەکەی تەرخان کردبوو. بەڵام هیچ گوژمەیەک لەو پارەیە بۆ چاپخانەکە خەرج نەکراوە. لە کاتێکدا وەزارەتی دارایی لەو ماوەیەدا بە تەنها 144 ملیار و 362 ملیۆن دیناری لە چاپکردنی کتێب لە دەرەوەی هەرێمی کوردستان خەرج کردووە. ئێرە چاپخانەی وەزارەتی پەروەردە بۆچی وا دیارەکە هیچ شتێک لە کارانیە؟ وەڵڵا کاکە گیان مەشینەکانمان ماندوون بەڕاستی مەشینەکانمان زۆر ماندوون بەس کۆنن پێویستیان بە نوێکردنەوە هەیە پێویستیان بە ئامێری نوێ هەیە پێویستمان بە ئامێری نوێتر هەیە. ئێستا عەسری ئەولەمەیە کاکە گیان عەسری کۆمپیوتەرە بەڕاستی ئێستا کە یعنی بمانەوێت شتێک تەبعکەن یعنی بۆ مەشینات تەبع دەکرێت نارێم ناکرێت بەس بە سەبری تەبع دەکرێتن ئەوەشی پێشان سەریحترینە لەبەرەوەی ماندوون مەشینەکان. چاپخانەکەی وەزارەتی پەروەردە نزیکەی 150 کارمەندی هەیە. بۆ وەرزی خوێندنی 2018 بۆ 2019 تەنها نزیکەی 40,000 کتێبی تێدا چاپکراوە. لە کاتێکدا هەر لەم وەرزەی خوێندندا نزیکەی 7 ملیۆن کتێب لە دەرەوەی وڵات چاپ کراوە و نزیکەی 15 ملیۆن دۆلاری تێچووە. لێرە لە هەر بەشەیەک چەند کارمەندێکم بینی کە وەک خۆیان دەڵێن کارێکی ئەوتۆیان نییە و ڕۆژانە کاتەکانیان بە دۆمینەکردن و گێڕانەوەی بەسەرهات و دەردەدڵی ڕۆژانەی خۆیان بەسەردەبەن. ئەوان وە خۆیان دەڵێن بێزارن لە دەست بەتاڵی و ئامادەن بۆ ئەوەی چاپخانەکەیان بۆ چاک بکرێ. زۆربەی بێکارن ڕۆژانە ئەو تەواوە داحتمن بە جەنابشتان بە خۆتان دەبینی ئێستا کە کەوا هاتوونە هەمومان ڕاوەستاینە فعلەن ئەگەر ئیشەکە نەبێت دانیشتوین و ڕاوەستاون و ستاینەویدی سوعبەت و قسە و دۆمینە و ئەو شتانە دەکرێتن ڕاستی سەراحەتەن ئەگەر کارەکە هەبیتن هەموو مۆزەفەک دەستە سەر کادری خۆی دەستە سەر مچینی خەریکە بە ئیشەکە خۆی بەڕێک و پێچی و توانای ئەوەشی هەیە 3 شەفت کارێ بکاتن نەک شەفتێک. ئەم پەیامە بۆ وەزارەتی پەروەردە و ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستانە 150 کارمەندت هەیە زۆربیان بێکار ماونەتەوە خۆیان دەڵێن ینی پێتان ناخۆشە وایە بێکارن پێمان ناخۆشە ئەمە دەمانەوێت خزمەت بکەین خزمەت بکەن کەواتە ئەتوانن چاپخانەی وەزارەتی پەروەردە
جۆرێک لێ بکەن کارمەندەکانش بکەونەوە سەرکار و بێ ئیش نەمێننەوە و پاشانەوە خۆیان ئەڵێن دڵمان پێسووتێ بەوەی کە شوێنێک هەبێ نەتوانن بەرهەمیان هەبێ. ئێرە بەشی شوێ ئەگەر جەناب پێم بڵێ بەشی تەسعیفە هەمووی داپۆشراوە هەمووی داپۆشراوە هیچی لە کار فەرموو ئەوە تەکسیرن ئەوانە هیچی لە کار هیچی لە کار نینە ئەوانە فەرموو ئەوە هەموو داپۆشرایە ئەوە قەسەکانە ئەوێ جەمالیە ئەوە مۆلەر مارتینیە دوو مەکاین مۆلەر مارتینیمان هەیە یەکیان ئیشە دەکات یەکیان هەر حاتڵ بووە بە یەک جاری چەند نمونەی لەم جۆرتان چاپ کردم ساڵ بەبرای خۆ بزانە ئەوە چەندانەیە 10,000 دوو دانە لەوەی پەروەردەی پیشەیی پۆلی نوێمی بنەڕەتی کوڕان باشە یعنی چەند کتێبیواتان چاپ کردووە دوو نمونەی واتان چاپ کردووە ئەوە دانەیەکەشدا ئەوە 24 زەمالیش دەدا 60,000 هەموو وەرزی خوێندنی ئەم ساڵ لە چاپخانەی وەزارەتی پەروەردەی حکوومەت هێرێمی کوردستان تەنها 60,000 کتێب چاپ کراوە لە کاتێکدا کتێب هەیە پێویستە 130,000 دانی لێ چاپ بکرێت پێشترێکە قەدیمە ئەم بەخۆم بێرە لە تورکیا کرێ کادیرێک بوویمە لەسەر ئەو مەعمەلەیە ئێستا لێرە ناکرێ مامۆستا ئێستا نییە ئەگەر هەبی دەکرێت نییە کرانەکەش چۆنە بێت و بڕک دەستکاری مەکاینەکان بکەن تەعمیراتەکی دەوێتن بڕک مەساڕفی دەوێتن و ئەوەندە و کادیرەکانیشی احتیاطی دەمێنەوە قسەکانیش هەموو لە ژۆرەینەوە دانیشتنیە دانیشتنیە هیچ شەرمی ناوێتن کاکەجا کارتان نییە ڕۆژانە هاتون بەڕێوەبەری چاپخانەکە دەڵێ ئەوەندەی نووسرا و بەرز کردوێتەوە بۆ سەر و خۆی بۆ ئەوەی چاپخانەکەی بۆ چاک بکرێ بێزار بوو نایەوێت چیتر قسە بکات. چی بکرێت بۆی چاپخانەکە بەڕاستی کاری تیا بکرێت چاپخانەی وەزارەتێک بەم هەموو کارمەندەوە بەرهەمی هەبێت چیت کتێب لە دەروی وڵات چاپ نەکرێت چی بکرێت کاگامانچ؟ یعنی بەڕاستی مەطبعە دەبی یەکوی لە شتەکانی ئەمنی قەومی یعنی دەبی زای ئاوڕکی بەزدی لێ بدرێتەوە هەوڵی ئەوە درێ لە ناو ببرێ بەتاکی دوێ یعنی تۆ ئەگە تو هەر شتێک ئەگە تەتویری پێنەکەی مستەوای ئینتازت دادەبەزیتن یعنی لە هەفتاوە ئەم مەطبعە دامەزراوە یەکێک بۆ لە هەرە مەطبعەکانی چاپخانەکانی گەورەترین چاپخانەکانی عێراق. ساڵ لە دوای ساڵ فشاری چاپکردنی کتێبەکانی خوێندن لەسەر وەزارەتی پەروەردە زیاتر دەبێت. بێجگە لە هەرێمی کوردستان وەزارەتەکە کتێبی خوێندنی کوردی پارێزگای کەرکووکیش دابین دەکات هەرچەندە بۆ ئەم وەرزەی خوێندن کێشەی سیاسی لە بەردەم خوێندنی کوردی و گەیشتنی مەنهەجەکانی خوێندن دروست کراوە. وەزارەتی پەروەردە بۆ ئەم وەرزە 14 ملیارد دیناری لە چاپکردنی کتێب لە وڵاتی تورکیا خەرج کردووە. دەڵێن نیازیان هەیە چاپخانەیەکی کوالەتی بەرز بهێنە هەرێمی کوردستان کە پێویستی ناوخۆ پڕ بکاتەوە. ئێستا بۆ ئەم ساڵ ئێمە نزیکەی 17 ملیۆن کتێب چاپ کراوە تقریبا نزیکەی 14 ملیارد دیناری تێچووە بەڵێ بێگومان ئەمە ئێمە لە ڕێی تاوان تەندەرینەوە کۆمپانیا لێمان وەردەگرێ و کۆمپانیاکە بەم کارە هەڵدەسێ دیارە چاپخانەکەی حکوومەتی هەرێمیشی وەزارەتی پەروەردە هاوکارە پاڵپشتە بەڵام ئەو لۆدە زۆرە تەحمل ناکای سیعابی ئەو لۆدە گەورەیە ناکە بەڵام بۆ ئەم ساڵ بۆ نمونە چاپخانەکەی خۆمان لە وەزارەتی پەروەردە نزیکەی 2 ملیۆن کتێبی بۆ چاپ کردوین بۆ بەڵام ئێمە 17 ملیۆنمانەوێت 16 ملیۆن ئەبێ لە دەرەوە چاپ کرێت. ئەمە گرفتەکەی چاپخانەی وەزارەتی پەروەردە بۆچی وای لێ ناکرێتە حمولی چاپکردنی 7 ملیۆن کتێب بکات؟ بێگومان پلان هەبوو بەرنامە هەبوو تەنانەت لە کابینەی پێشووشە بەڵام بەداخەوە بەهۆی قەیرانی دارایی ئەم 4 ساڵی پێشوو باشەوەی کە من ئاگادار بووم لە سنووری خوێندنی کوردی لە کەرکووکوانێ کاکتۆرسە گرفتێکی گەورەتان هەیە لە بەردەم گەیاندنی کتێبی منهەجی بە قوتابخانە کوردیەکانی خوێندنی کوردی گرفتەکە لەکوێیە دکتۆر؟ بەداخەوە دوای ئەوەی ئێمە بەم هەموو زەحمەت و ماندووبوونە وەزارەتی پەروەردە وەک بەرپرسیارەتی و ئەرشی خۆی ساڵانە هەڵدەسێ بە چاپکردن و ئامادەکردنی هەموو پرۆگرامەکانی خوێندن لەم ڕۆژانەی ڕابردووە کاتێک کاروانی ئۆتۆمبیلەکان و بارهەڵگرەکان کە کتێبی دەگواستەوە بۆ سنووری پەروەردەی خوێندنی لە پارێزگای هەولێرەوە لە گەنجینەکانی وەزارەتی پەروەردەوە بۆ گەنجینەکانی بەشی خوێندنی کوردی کەرکووک کە کتێبی کوردی و هەموو پرۆگرامەکان بگاتە دەست قوتابیانی کورد لە سنووری پارێزگای کەرکووک و دووس و هەموو ئەو ناوچانی کە خوێندنی کوردی تێدایە بەداخەوە لەلایەن بازگەی گومرجی کەرکووکەوە ڕێگری لێکراوە دوای تێدەخڵکردنی ستافی وەزارەتی ئێمە ئەوان دوای هاتوونتە سەرخەت بەڵام بۆ مەرجەڕیان پێداوە کە گومرگ بگرێت بە پێی ئەو تاریفەی کە وەزارەتی دارایی عێراق بۆ گومرجی داناوە ئەمە بەڕاستی کارەساتی گەورەیە بە هیچ جۆرێک
لە هیچ شوێنێکی دنیادا نەبووە کتێب و پرۆگرامی خوێندن گومرجی بچێتە ئەگەر بەویستی ئیداری پارێزگای کەرکووک بێنێ کوردی نەمێنێ بۆ ئەوی منداڵی کورد بچێتە خوێنگە عەربیەکان و بە زمانی عەربی بخوێنێ و ببێ بە بەشێک لە عێراق دایان ببڕن لە هەرێمی کوردستان بەڵام دیارە ئێمە وەکو حکوومەتی هەرێمەوە قبوڵ دەکەین وەکو وەزارەتی پەروەردە و قبوڵ دەکەین نەخێزانی کوردی و قوتابی کوردیش لە پارێزگای کەرکووکەوە قبوڵ دەکەین. هەر بە پێیشتی کردنەوەیەکی دیوانی چاودێری دارایی کە بۆ گرێبەستەکانی ژمارە 15 22 24 وەزارەتی پەروەردەی ئەنجام داوە لە چەند ساڵی ڕابردوو دەرکەوتووە هیچ بنەمایەکی زانستی و واقعی و فعلی نەبووە بۆ دیاریکردنی ژماری پەرتووکی چاپکراو. راپۆرتەکەی دیوانی چاودێری دارایی دەڵێ لە چەند ساڵی ڕابردوودا 800,000 پەرتووک بۆ هەروانێک بە زیادەوە چاپ کراوە. راپۆرتەکە تێیدا نووسراوە بیانی وەزارەتی پەروەردە دووبارە بەکارنەهێنانەوەی کتێبە لای خوێندکار بۆ ساڵی دواتر بە هۆکاری تەندروستی بێ ئەوەی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێم بە راپۆرتێک ئەوەی سەلمان دەبێ. لە یەکێک لە کۆگاکانی کتێبم لە پارێزگای هەولێر بەرپرسی تەچیزات لە وەزارەتی پەروەردە دەڵێ ئەوەی لێرە بە زیادە ماوەتەوە بۆ چارەسەری کێشەکانی هەڵەی چاپ و تێکچوونی پەرتووکە وە خۆی دەڵێ ئێستا فێری ئەوە بوون کتێبی زۆر چاپ نەکەن هەرچەندە هەتا ئێستا کێشەی نەبوونی کتێبی پێویست و بەدەست نەگەیشتنی لە هەندێک قوتابخانە لە کاتی خۆی هەربوونی ماوە. ئەو بەرپرسە لەبارەی چاپ لە وڵاتانی دەرەوە قسە و پێشنیازی تایبەتی خۆی هەیە. بۆچی پشت بە چاپخانەی ناوخۆی نابەستن مامۆستا ئیسماعیل؟ چاپخانەی ناوخۆی لە دوو ڕووەوە توانایان نییە. یەکەکی لە ڕووی توانای مادیەوە لەبەرەوەی پێویستی بە وەرەقەیەکی زۆرە مەوادێکی زۆرە لە بۆی چاپ بکرێتن و لە ڕووی سرعەتی مەکائینەکان و زۆری مەچینەکانی ناتانن ئەو هەموو کتابەمان لە بۆ چاپ بکەن. باشە تا ئێستاڵین توانانیە بەڵام شتێکی تر هەیە چاپخانەش هەیە دێتە پێش و تەقدیم دەکات و لۆشی دەردەسی و تەبعیش دەکات. وەزارەت خەریکە لە ڕێگای PPP چاپخانەیەکدا بمەزرێتن ڕێگای PPP چیە بۆ هاوڵاتیان ڕوو بکەیتەوە؟ PPP جۆرەکە لە گرێبەستەکان یاری هەم بینا دروست دەکات هەم ئەجیزەکە دەینیت و ئیشیش پێ دەکاتن. باش ئەم PPPە کەیدا ئەمەزرێ سالاوشە مامۆسایەک ساڵ و نیوێک زیاترە ساڵ و نیوێک زیاتر ئێمە خەریکین هەموو ئامادەکاریەکان ئازرە تەنها مایە فتحش کرایە لە تەحلیلەکەی لە بۆچیە بیتن دوو کۆمپانیا ئامادەیان پیشاندایە کە مەطبعەکەمان لە بۆدانیان دوو کۆمپانیەکەی کوێن؟ دارا پرنتیک و ئاگرینە لە ناوخۆی یعنی چی ترپارە ناچێتە دەرەوە؟ تۆ گەشتبینی ئەگەر جێبەجێ بکرێت گەشتبینی بەو PPPیان تۆ پێ دوای بێ لە دەرەوە بکرێت سەرکەوتووە ساڵ و نیوە کە تا ئێستا من ناتان برێم گەشتبینم. ئەی لە چی ڕەشبینی؟ ساڵ و نیوە کە تا ئێستا نەمانتانە ئیحالەکەی بکەین. تاسەنەدەم تۆ ئەخچێ بپرسە کۆمپانیاکە وەزارەت ڕاشکاوانە پێم بڵێ مامۆستا ئیسماعیل چێ بەرپرسە نازانم ئەی تۆ لە ناو ئیژەکەی ئەو سوالە با تەرک بی بۆ تەرچیکەین با تەرک ئۆڤەرێکی بکە. باشە مامۆستا ئیسماعیل بۆ هاوڵاتیان ڕوون بێتەوە چێ بەرپرس کۆمپانیاکان خۆیان زۆر نایەنە پێش لەو بابەتە نایەنە پێش کۆمپانیای باشی ناوخۆی حدودی 30 میلیۆن دلار تەکلیف دەکات. ئەوترا پێشتر لە لوبنان فێڵتان لێکرا لە تورکیا و فێڵە ناکرێ؟ تەنها ئەمە لەگەت تورکیا کێشەمان وەختە وەخت دوای من دوو کۆمپانیا یەکەکی ناوەخۆیە لە ناوخۆش ناوە دارا پرنتێک ناوەخۆیە کتێبتان بۆ چاپەکە کتابەکان هەیە لێر کوالێتیشیان باشە ئەیکەواتە پشت بە چاپخانەی ناوخۆی ببەستن خۆش ئەوانەش دەبن لە دەرێت تەبع دەکەن خۆشیان هەر چاپخانەی داخلی کتابی بدەمێ دەچی لە دەرێت چاپ ژمارەی چاپخانە ئەهلیەکانی هەرێمی کوردستان نزیکەی 200 چاپخانەیە قەبارە و توانایی بەرهەمێنانیان جۆرە و جۆرە ئامێری زۆربەی چاپخانەکان نوێیە و خۆیان دەڵێن لە ڕووی کواڵێتیەوە دەتوانن لە ئاست زۆربەی داواکاریەکانی چاپ بن لە هەرێمی کوردستان بەڵام نرخی ئەو چاپخانانە بەرزە و ئەو گلەیەیان لێ دەکرێت بەڵام کاتێک وەڵامی خاوەن چاپخانەکان وەردەگری دەڵێن هۆکارەکەی گرانی کاغەز و پێداویستیەکانیانە کە حکوومەتی هەرێم لە ڕێی خاڵە سنووریەکانەوە باجێکی زۆری خستۆتە سەریان ئەوان دەڵێن بێجگە لە کتێبەکانی وەزارەتی پەروەردە زۆرینەی بابەتە چاپەمەنیەکان هەر لە پولی دارایی و
چەکی بانک و ڕسمی گومرجی و ئەوراقی تاپۆ و کاتە عادل و چەندانی تر کە سیادەی دەوڵەتن و دەبرێنە دەرەوەی وڵات دەتوانن لە ناوخۆدا بەبێ گرفت چاپی بکەن. بۆچی چاپخانەیەکی ناوخۆی نییە نەیەڵێ کتێبی بە نمونە وەکو وەزارەتێکی پەروەردە بڕۆتە وڵاتێکی وەکو تورکیا لوبنان بۆ لە ناوخۆیان چاپ نەکرێ و پارێژ بگڕێتەوە بۆ ناوخۆ بەرەمێنەرێکی ناوخۆیی. ئەوە زیاتر دەگەێتەوە سەر حکوومەتی هەرێمی کوردستان چونکە حکوومەتی هەرێمی کوردستان دەعمی ئەم مەطبعە و چاپەمەنیانەی ناوخۆ ناکات. بۆ نمونە کتێبی وەزارەتی پەروەردە ساڵانە بە چەندان ملیۆن دۆلار دەڕواتن بۆ وڵاتی تورکیا بۆ وڵاتی لوبنانش ڕۆژە پێشتر لەبەرەم هۆکارانە وەزارەتی دارایی بۆ نمونە پولی دارایی دەبات بۆ وڵاتێکیکە پسوولەکانی ڕۆژانەی وەزارەت دارایی هەردەڕوا بۆ وڵاتەکانی ئەوانە لێن توانای چاپخانەی ناوخۆیەکان لاوازە لەو ئاستایان نییە کە کتێبی وەزارەتی پەروەردەیان پێ بدەین ئەچمە هەر شوێنێک واڵێن ئەوان بۆ واڵێن ئەوان احتیمالەوەی خۆیانە بەس ئەوەی خۆیان من سیرکە ئێستا مەطبعە هەیە لە هەولێر مەسەلەن مەطبعی ماردین بۆ نمونە ناوەکانیشان بێنی مەطبعی عاجی هاشمێ مەتابعی گەورە هەیە دارا پرێنتیک ڕاوەستاوە چارە سەرێکەکەی ئەوە یەکەم شت شوێن بۆ ئەو مەطابعانە دابی بکە و ئەو وەسوڵاتی مەسەلەن وەزارەت دارایی و پول و وەزارەتی پەروەردە دەبێ ئەو شتانە هەموو بداتە ناوەخۆ چۆنش بداتە ناوەخۆ دەبێ گومرگەکان زیاد بکە یان ئەوە تا چاپەمەنی قبول نەکە لە ئیبراهیم خەلیل یان لە ئێرانەوە بێتن بۆ کوردستان. بەڕێوەبەری گشتی بودجە سەر بە وەزارەتی دارایی لەسەر ئەو پرسە دەڵێت ئەو چەند مانگێکە دەست بەکار بووە لەگەڵ سەرەتای کارەکەیدا کارێکی نایاسایی ڕێک کردوتەوە ئەویش بەنووسراوی 2101 لە مانگی 5 ئەمساڵ لیژنەی چاپەمەنیەکانی لە بەڕێوەبەرێتی ژمێریاریەوە هێناوەتەوە بەڕێوەبەرێتیەکەی خۆی لیژنەکەیش لە ڕووی ناوی ئەو کەسانی تێیدا بەشدارن گۆڕانکاری بەسەردا هاتووە. پێشتر لە بەڕێوەبەراتی گشتی ژمێرکاری لەوێ لیژنەیە کە بوو ئەوان هەڵەسان بەو کارە و ئەندامێکی ئێمەی تیا بوو بەڵام دوای ئەو هەروەها بودجەی تەرخانکرا و بۆ چاپەمەنیەکان لە بەڕێوەبەراتی گشتی بودجەوە سەرفەکرا بەڵام کارەکان لە شوێنێکیکە دوای ئەوەی کە من دەست بەکار بووم یاداشتێکمان نا بە جەنابی وەزیر و بەڕێزیان ڕەزامەند بوون کە لیژنەکە لە ناو بەڕێوەبەراتی گشتی بودجە پێک بێنرێت و ئەو بەڕێوەبەرێتیە لەکوێ ئیشەکەسە بە یاسایی بوو؟ نەخێر ئێمە خۆمان کە کاتێ لیژنەکە گەڕایەوە بۆ بەڕێوەبەراتی گشتی بودجە داوامان کرد ئەندامێکی بەڕێوەبەراتی گشتی یاسا لە ناو لیژنەکە هەبێ بۆ ئەوەی ئیتارێکی زیاتر یاسایی بین بە لیژنەکە ئەو لیژنەیە هەبوو بە شێوەیەکی نایاسایی لە دەرەوەی بەڕێوەبەرێتی گشتی بودجە کاریانە کرد؟ من ناڵێم بە شێوەیەکی نایاسایی بەڵام خۆی ئیشەکە هی بەڕێوەبەراتی گشتی بودجە بوو لە ناو بەڕێوەبەراتی گشتی بودجەش ئیشی بەڕێوەبەراتی چاپەمەنیەکان بوو و لەبەرەوەی بودجەکە لە لای ئێمە بوو لە بەڕێوەبەراتی گشتی ژمێرکاری جێبەجێکرا ممارەسەی ئیشێک لە لای ئیشێکی کە من بە موەسسەساتی نازانم. پێشتر باز لە چەند ناوێک دەکرا کە لە پرسی گەندەڵیەوە لە ناو بەڕێوەبەرێتی چاپەمەنیەکانی وەزارەتی دارایی تێوە گلابن بەڵام هیچ کەسێک لەو ناوانە بە بیانووی جۆراجۆرەوە ئامادە نەبوون وتیان وەربگیرێ لە کاتێکدا ڕەزامەندی وەزیری دارایی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێباز حەملان بە ئەو پرسە وەرگیرا بوو بەڵام هەر کەسێک لەوانەی کە ناویان دەبرا بە یەک نامە وەڵامی پەیوەندیەکانی تیمی بەرنامی بنکۆڵیان دەدایەوە ئەویش ڕاگەاندنی وەزارەتی دارایی بەرپرسە لەو بابەتە و ئەوە لە تایبەتمەندی ئەوان نییە و چاوپێکەوتن ئەنجام نادەن لە کاتێکدا پێشتر داوای مۆڵەتی وەزیری داراییان کردبوو بەڵام هەجارە و بە بیانوێک خۆیان لە قسەکردن و ڕوبەڕووبوونەوەی پرسیارە جددیەکان لادەدا. تیمی بەرنامی بنکۆڵەوەشی زانیوە کە باواژەی وەزیری داراییەوە داوای بەکارهێنانی چاپخانەی وەزارەتی کشت و کاڵکراوە بۆ کاروباری دارایی بەڵام تا ئەم ساتە دەرگای چاپخانەکان بەڕوودان نەکراوەتەوە. بێگومان لە مانگی 5 2010ەوە ئۆجاری فژەیڵینەوە جەنابەت دەستبەکاری بەرپرسیاری لەو فترەی کە خۆت لە پۆستەکەتی پێشتر کە کاریشی موەسسەساتی نەبووە لە شوێنێک کە کاری موەسسەساتی تیانەکرێ هەڵە ڕوونایە پارە بە هەدەردان ڕوونایە من لەبەر ئەوەی زانیاریم نییە لەسەر چۆنێتی ئەنجامدانی ئیشی لیژنەکە پێشتر ناتوانم ئەو حکومە بم بەڵام وەکو ئەوەی کە
بودجەکەی لێرە تەرخان کراوە وەکو ئەوەی بەڕێوەبەراتی چاپەمەنیەکان لە بەڕێوەبەراتی گشتی بودجێ دەبواە ئەو لیژنەیە هەر لە بەڕێوەبەراتی گشتی بودجێ سیارەت نەکردبوو هەڵی ڕوویناوە پێشتر لەبەرەوەی لە شوێنێک بوو من هەر خۆی سەرفکردنی بودجەکە لێرە و نەبوونی لیژنەکە لێرە ئەوم بە هەڵەزانی بۆ ئیتر هیچی کەم نەپرسی نەک گومانم بۆ دروست بوو ئیتر نەمپرسی. لە کۆتاییەکانی بنکۆڵکاری ئەم پرسە گرنگە ئاشنا دەبین بە دۆسیەی گەندەڵی یەکێک لە وەرزەکانی خوێندن کە لەلایەن سەرۆکایەتی داواکاری گشتی هەرێمی کوردستانەوە داوای لیژنەی لێکۆڵینەوەی بۆ کراوە کە لە ساڵی 2011 داواکە بەرز کراوەتەوە تێیدا نووسراوە لە ساڵی 2010 لە کتێبی منهەجی وەزارەتی پەروەردە بە بڕی 4 ملیارد دینار بە هەدەردان کراوە تێیدا شێوەزاری سۆرانی بۆ بادینان چاپکراوە و بۆیان نێراوە دواتر لە ڕێگەی سووتاندنەوە لە ناوبراوە کە بڕەکە 200 تۆن بووە بەڵام دوای 8 ساڵ هێشتا بە تەواوی دۆسیەکە لە دادگایەک لا نەبووتەوە. تەمەنی ئەم مەلەفە بۆ نزیکەی 10 ساڵ پێش ئێستا ئەگەڕێتەوە کە لە ساڵانی 2008 و 2009 بە هەدەردانێکە بۆ لە کتێبی منهەجی وەزارەتی پەروەردە کاکاکەم سڵاو لێ بێ زۆر سپاس باشی جەنابتەکە من چەند خاڵێک لەم نووسراوی جەنابتان نەخوێنم و کاتی خۆی کە داواکاری گشتی نردوێتی لە خاڵ یەکەم باس لەوە کە لە ساڵی 2010 بڕی 720,000 پارتووک بە شێوازی سۆرانی چاپ کراوە بۆ پۆلەکانی 1970 لە پارێزگای دهۆک ڕەوانەی پارێزگای دهۆک کراوە لە کاتێکدا خوێندن لە دهۆک بە شێوازی بادینیە و بەپێی نووسراوی وەزارەتی دارایی ژمارە 228 لە 4 2010 بڕی 3 ملیار و 740 ملیۆن و 600,000 دینار ڕقەمەکە قورسە هەزاری وا هەیە لە وتنیا دیراسی ئەوێ کاکەم تاخان کراوە بۆ چاپکردنی پارتووک بۆ پۆلەکانی 1970 بە شێوازی بادینی ئەمە بێپلانی و بە هەدەردانی سامانی گشتیە یەکێ لە خاڵەکان واڵێ باش نییە قسەت چێ لەسەر بخاڵەیان پاش ئەوەی کەەوە ئێمە زانیاریمان بەدەست گەیشتکەوە لە پاش ئەوەی کە لە وەزارەتی پەروەردە چەند گۆڕانکاری لە پرۆگرامەکانی خۆی کرد ساڵ بە ساڵ کە لە 2005-2006 ئەوانەی کە گۆڕانکاری کرا هەستمان کرد کە لە ساڵی 2009-2010 هەندێک لە ئەو پرۆگرامەی کەوا گۆڕانکاری تێدا کرا کتێبێکی زۆر زیاتر تەبع کرا کتێبێکی کەوا هەندێکی بەپێ ئەو خاڵەیە کە جەنابی شت خوێندوتەوە کە بۆ شاری دهۆک کرابوو کە پێویست نەبوو بۆ شاری دهۆک چونکە لە هەجەی خوێندنی وێندەر بە شێوەی بادینیە بەڵام بە سۆرانی ڕەوانە کرابوو ئێمە پێویستمان زانی کە دیزنێکی لێکۆڵینە دامەزرێتن لە کتابێک نووسراوێک ئاراستە کرا بۆ ئەنجومەنی وەزیران بە مەبەستی پێکردنی لیژنێکی لێکۆڵینەوە بە سەرپەرشتی ئەندامی داواکاری گشتی بە هەردەدانەکە 4 ملیارد دینارە نزیک ئەمە دەرەنجامی ئەوەی کەوا ئەو لیزنەیە کە نوێنەری ئەنجومەنی وەزیران و وەزارەتی تەربیە و لایەنە پەیوەندیدارەکان لیزنەکەی خۆیان ئەنجامدا چەند پێشنیارێک و کە کۆنووسیان تەواو کرد چەند پێشنیارێکیان ئەنجام بەرزیان کردەوە کە هەندێک لەو لایەنی کەم تەرخەمیان کە دەستنیشان کرد هەندێکیان کە عقوباتی ئیداریان تێدا ئاراستە کرا. زۆر باشە ئەم نووسراوی وەزارەتی دا سەرۆکایەتی داواکاری گشتی ئاراستەی ئەنجومەنی وەزیران نووسنگی تایبەتی بەڕێ سەرۆکی ئەنجومەنی وەزیران کراوە ئەڵبەتە لە خاڵێکی تر کاک حاکمەڵێ سووتانی بڕی 200 تەن لە کتێب بە فەرمانی وەزاری سەرڕای ئەوەی بڕێکی زۆر لەو کتێبانە 2 ساڵە چاپ کراون لە دەرەوەی وڵات لە کاتی گۆڕینی سیستەم لە کاتێکە مەنەهەج گۆڕاوە ئەوانە ئەوەش بێ ئەوەی لێکۆڵینەوەی پێویست و تەواو بکرێ چونکە ئەو بە فێڕۆدانی سامانی گشتیە ئەمە چۆن 200 تانیش سووتێنرا ئەوەش هەر لەگەر ئەو دۆسیە هەلەگەر ئەو دۆسیە بەڵێ هەلەگە هەمان دۆسیە ئەنی کە چوو بۆ بادینان دوای سووتێنرا بەبەرەوەی بە سوود نەبوو بە قەڵک نەبوو باشە خاڵێکی تر کاک حاکم گرێبەستی نێوان کۆمپانیای لوبنانی وەزارەت کە لەم ساڵ گرێبەستەکە کۆتاییە ینی ساڵەکە باسی 2011 ئەو کتابە ئەو کاتە لە لوبنان کتێبی وەزارەتی پەروەردە چاپەکرا زۆر بووە مەبلەغەکە زۆر بووە کە نزیکی 45 میلیارد هەتا 50 میلیارد بووە بەڕاستی ئەو مەبلەغەش زۆر بووە 50 میلیارد ساڵانە بە بڕی 45 بۆ 50 میلیارد دینار کتێب چاپکرا لە وڵاتی لوبنان بۆ چەند ساڵێک بەرێ
بەڵام ئێستا خۆشببختانە باشە ینی ئەوە ساڵانە حکومەت وایە کاک حەکەم ساڵانە یاوێتی ساڵانە دەبی بیداتن لە چاپخانەکانی لوبنان لە پێش دایتی هەندێکی مایە ئەوەی بە قەناعەتیمە هەندێکیان مایە ینی هێشتیانە و لەوەی چونکە بڕ کەم تەرخەمی تێدا هەبووە لەسەر ئەوەی 10 میلیارد هەتا 15 میلیارد دینارە ئایا لە انتزی دەکۆڕینەوە ئەو مەبلەغە فعلەن تەواوە کەمترە زیاترە ئەو بیدایەتی داواکردنی لیزنی لە کۆڕینەوەی لەسەر ئەو مەبلەغی ئەزە کاتی نەتیزەی لێ کۆڕینەوە ئەو مەبلەغە زیاد دەبی کەم دەبیتن ئەوە لە ئەرچنای لێ کۆڕینەوە بە دیار دەکەویتن. لە کۆتایی ئەم پرۆگرامە بۆ گەیشتین تەنها کێشە لە ستۆکبوونی چاپخانەی وەزارەتی پەروەردە و پێنەدانی تەندەر بە چاپخانە ئەهلیەکان نییە، بەڵکو چاپخانەکانی وەزارەتی ڕۆشنبیری و چاپخانەی کشتتوکاڵ و چاپخانەی زانکۆ بە هەمان شێوە تەنها لە سەدا سوودیان لێ دەبینرێ. لە کاتێکدا فەرمانبەری پێویست لە هەر یەکە لەو چاپخانانە بوونی هەیە، هەروەک ئەوەش ڕوون بۆیەوە وەزارەتەکان وەک پێویست هاوکاری یەکتر ناکەن لە ڕاپەڵاندنی کارەکانی یەکتری. لە کۆتایی ئەم پرۆگرامە بۆ گەیشتین چارەسەری ئەم کێشەیە کڕینی چەند ئۆفسێت و چەند ڕۆڵێکە بۆ چاپخانەکەی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێم. ئەم چاپخانە گەورەیە ئەم ساڵ بە تەنها توانیوێتی 6,000 کتێب چاپ بکات و بیدا بە قوتابخانەکان لە کاتێکدا 7 ملیۆن کتێب پێداویستی قوتابخانەکان بووە لە سنووری وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان. ئەوان دەڵێن چارەسەرەکە ئاسانە و لای بەرپرسانە بۆ ئەوەی چیترە و هەموو پارەیە نەڕواتە دەرەوەی وڵات. چاپخانە ئەهلیەکانیش دەڵێن بۆ وەرزی ئایندەی خوێندن ئامادەن کتێبی وەزارەتەکە چاپ بکەن و نرخ و کوالەتیکی باشتر بدەن بەو کتێبانەی کە هەیە. تا بەرنامێکی دیکە هەبوو لایەکتان لە خۆشییان خواتان.